وەختتان وەخێر یارانە کوردەوار. من ئەو دیبێتەی ئەو شەوم اختصاص دەم بە کردنەوە و شەرح جەهانە کوردیەک کە لە ڕاپەڕینە کوردەوارە سەربەخۆ بە سوورەتە مەتنە کوردی و ئینقلابی دەرهات. و متعسفانە تا ئەم دەقیقە ئەوانەی کە خۆیان بە پەیرەوانە ڕاپەڕینە کوردەوارە سەربەخۆ ئەزانن نەتەوانە شەرحیان هەست نەتوانی یانە تێبگەن میزانە گەورەیی و عەزەمەتە ئەمە دوژمنانە ئێمە نەیار ئەوەی کە لە گۆرانیە ئێمە پێی ئێژین نەیار و مەعنای هەست باش تێگەن ئێمە خەریکین چیەکەین و خەریکن لەو ڕاستە کار ئەکەن وردە وردە کارەکەن. نەیاران جەهانە کوردی ئومیدیان بەمە بەستگەسەوە کە مردمە ئێمە تەمبەڵە. یاران ڕاپەڕین تەمبەڵن، یاران ڕاپەڕین تێناگەن لەم کەلامە و یاران ڕاپەڕین ئەمانە داری باش نیەن، چون نەکار ئەکەن نەفعالیەتە منسەجم ئەکەن. بەڕاحەتی ئەم مەتنە دوای مەرگە من، دوای لە بین چوونە من منحرف ئەکرێت و ئەبرێت. گو ئین کە فرە کەسێک خەریکن ئەم کارە ئەکەن. ئێستەش کەسانێک کە حەز بە ئێمەکەن و یارە ڕاپەڕین و یارە کوردەوارن کە گەلێکیانە گوزارشێک لە ڕاپەڕین بکەن نە دەرکێکیان هەست نەخۆیان مەوەزەف ئەزانن کە دیبەیتەکان تکرار و تکرار و تکرار و تکرار بکەن و گوێ لێ بگرن. ئەوەنەی گوێ لێ بگرن تا هەزمە دەرونی بکەن و لێو دوا بتوانن تەرح سوعالی لەسەرا بکەن وەچی پێ بدەن و گەورەتری بکەن. و متعسفانە ئەم اتفاقە نەکەفتەگەر. دلیلە من اتفاقیشە انحرافە گەورەیە تاریخی و نابودی ئینسانە کوردیە. وەختێ ئێمە تێنە سەرە زوان و ئێژین زوانە گۆرانی، نە زوانە فاسۆمی، نە ئەو زوانە دەستکردە کە ئینسان سەقەت ئەکا، بەم مەزامین و مەفاهیمە ئەگەین کە ئەوەی کە ئێمڕۆ مردم وەکو کەرەستەی ارتباط بەرقەرارکردن تەکە یەکتریا بەکاری ئەوات معمولاً مەفاهیمێکی بێمعنین، مەفاهیمێکن هیچە دەرک و دەریافتێکی ئەمیقیان لەسەر نەکریاگە و خەڵکی فقط تکراریەکات و خۆناسی، دەروون ناسی، کۆمەڵ ناسی، پاوان خوازی، قەتی سماوی و ئیلا ئەو مەفاهیمەی کە ئەم مردمە بەکاری ئەوە و فکرەکە بەمانە مەتنێکی شیک خەریکە بەحسەکە و کوردە. یا ئەوەی کە هەر کەسێ فکرەکە کە بە زوانە دایکیە فەسۆمی قساکە کوردە و ئیتر لەوە زیاتری نەگەرەکە و نەیگەرەکە بفەهمێ وا لەکوێ تەکە کیا ڕوبڕوە لەگەڵ کێ دەست و پەنجە نەرم ئەکا نەیار یا دوژمن کێس. نەیار معنای هەست، معنای کوردی هەست لە جەهانە کوردیە تەرەف نەیارە، وەختێ نەیارە دوژمنە، وەختێ دوژمنە ڕەقیب تۆ نییە کە تۆ لەگەڵیا مسابقەی وەرزشی دابنی لێی بووەی تۆ. نەیار هاتکە تۆ نابودکە و تۆ ئەو نابود ئەکەی. هەر کەسێکە لە بەرامبەرتوە هەر ئەندێشەیەکە نەیارە تۆ بێت ئشێ لە بین بچێت وەگەرنە لە بینت ئەوات ئەو مەوجودیەتی ناوێت تا زەمانێکە تۆ مەوجودیەتت بوێت. بۆیە من ئەم دیبەیتەی ئەمشەوەم سعیەکەم چی بکەمەوە و سعیەکەم ئەوەی کە ئەم مردمە لە ئێمە بەباشی تێناگا بیفەهمێنم، متەوەجه بکەم
میزان قدرت و عەزەمەتە مەتنە ڕاپەڕین چه شەکڵیە. مشکڵە مەردمە ئەمەسە کە ناوە ئێمە هێگێل نییە، کانت نییە، ئەفلاتون نییە، عیسا مەسیح نییە. مشکڵیان ئەمەسە. بۆیە کابرا ناتوانێت تەسەور بکە کە ئەم ئەتوانێت ساحب مەتنێک بێت کە بە شەرق غەربیە لە ئینقیاد قرار گرتگە نە دەرکی بکە نە بفهمێ، نازانێت کە ئەم کوردیەتە کە ئێمە بەحسی یەکەین دیگەریە تەمامە نظامە سوڵتەس. لە بەحسە جددیە ئەم شەویشە تا ئەوەی کە هەواسم بوێت لەو دەگی بێ شەخسیەت بازی تۆهین نەقبوڵەکەم نەئجازەدەم کەسێ بیکات. یعنی یەک بار بۆ هەمیشە ساحەتە مقدسە جەهانە کوردی بپارێزن و احترام بە خۆتان دابنێن و جەهالەت و بلاهەت خۆتان هاوار مەکەن. ئەو دیبەیتەش با بمێنێتەوە بۆ تاریخ، چون من ئەمزانی ئەگەر خوام نەیکەم هیچ کەسی تر نایکە، هیچ کەسی تر کە خۆی بە یارە ڕاپەڕین ئەزانێ نە ئەیکات نە بە زەرورەتی پێی ئەوات نە ئەفەحمێت کە ئەم کاریە مەشەیە بکردایە ئەم کارەیش ئێشێ خوام بیکەم. هەر بۆیە من بە دەستاویزە داستانێ ئەمە دەست پێ یەکەم. دوای دەرکەوتنە ئێمە لە ڕێگەی سۆشیال میدیاوە کەسانێکی فرە و فراوان کە سرنجیان ڕاکێشا بوو بەرەو ئەم مەتنە هەرزگاهێک مەسائلێکی تر بۆ ئێمە هەنێرن، ئەخبارە هەنێرن، مەسائلێک کە فکرەکەن مهمە بۆمانی ئەهەنێرن و من ئەیوێنم. کەسانە جۆرا و جۆرن، بەلاخەرە بەرحەسەب اتفاق تەسادۆف چوزانم یا پەیگیرن مەتاڵبە ئێمە تەعقیبەکەن، ئینسان هایەکی کونجکاون و گەرەکیانە بزانن بەرەو کوێچێت هەرزگاهێ مەتڵەبێ بۆ من هەنێرن. ڕەفیقێکمان هەست جاروبار بۆ من مەتاڵەبێگە هەنێرێت، ئەو شتێکە حەزی پێکا فکرەکە خۆی مهمە یا فکرەکات کە ئیمکانی هەست بۆ من جالە بوێت. کاکەیەکە بەناوە سیروان مەکتەب قورعانیە، لە ئایدیەکەی تەلەگرام مناکە لە گروهەکەی خۆمان هەست مەتاڵەبێ بۆ من هەنێرێ. بۆ خاترەوەی سابتی بکەمە مەطلبە ئاغایە سیروانە مەکتەب قورعانی بۆ منی هەناردگە و ئاغایە سیروانە مەکتەب قورعانی ئەتوانێت ئەمە لێو دوا پشڕاست بکاتەوە کە ئەم مەطلبە ئیشان بۆ منی هەناردگە و من ئەم مەطلبمە نەدیگە نەچاوم پێکەوتگە. ئەم مەطلبە کە کاک سیروان هەناردگەسی کە من نیشانی ئەدەم ئەوە ئایدیەکەیسی ئەو مەطلبێ بۆ من هەناردگە. کاک سیروان مەطلبێکی هەناردگە لە ئاغایە هێرشە قادری، ئاغایە زەکەریا قادری. من پێشووتر بێژم داستانم ئاغایە هێرشە قادری و کەسانە شەبیهە بە ئەم ئاغا و کەسانێک شان ئەدەن لە شانە پەکەکە، لە شانە بیرۆکەیە میترا بازی و تاریخ بازی و ماد بازی کە خروجیەکەی ئەوێ تۆ ژێر چەپۆکە بوونە ئێمە لە ژێرە دەسە دەوڵەتە ئێرانی لە درێژاییە تاریخ مدەوەن. تاریخ تەوەجۆ بکەن لە کەلەماتی وەکو تاریخ، ڕۆح تاریخ، تاریخی، ئەمانە کەلەماتێکن ئاغای هێگل هاوردنی و داستگاهە دیالکتیکیە تاریخی ئاغایە هێگلە. ئاغایە هێگل لە 1820 ئاغازە قەرنە 19 ئەم مەتاڵەبەی سەوار کرد بۆ
تئۆریزە کردنە دەسەڵاتە مشتێ تازە بە دنیا گەیگە ئستعمارگەر کە بە یۆمنێ تاراجە سەرزەمینەکانەتر و تۆلیدێ ئەنبووهێ کالا ئیستە گەرەکیان و لە پڕێکا بوونە کوڕێ. یعنێ بێژن ئێمە شناسنامەی تاریخیمان هەست، یعنێ بێژن تاریخ شتێ مهمێکە. لذا ئەم کەلەماتە وا بووگەسە لەقلقەیە دەمە مەردم دروست کریاگە. هیچ کەسیش لە سەحەت و سوقمە ئەمانە نە ئاگادارە، نە ئەفەهمێ، نە دەرکی ئەکات. کەم ئاغا ئوسولەن ئەم تاریخە بوو بەحسەکە بوو ناگەهەن ئێژێ ئاغازە تاریخ بە دەوڵەتە ئێرانی دەست پێ ئەکا. ئەو نە چینیەکان و نە هیندیەکان بە ئاغازگەر و دەستپێکەرە تاریخ نازانی ئاغای هێگل. بۆ چون حکوومەتە مستەبد شاهان و پادشاهان و ئیمپراتوران چینی و هندی کسرەتە مەردم قبول ناکە، پلورالیزمە مەردم قبول ناکە. ئەوەی کە مەفهومە دەوڵەتە و ئەم تازە بە دەوران ڕسیدەهای ئوروپای حەزی پێەکەن، مەفهومێکە کە دەوڵەت کسرەت قبول ئەکا و تیا تاریخ تێتە دەر، ڕابطەیە فیما بینە مەردم تەکە دەوڵەتە، دەوڵەت تەکە مەردەمە و ئەمە ئێژێ ئاغازگەری هەخامەنشیانن. تەوەجۆ فەرمونون. بۆیە ئەم ڕۆحە تاریخ و باڵای تاریخ و قاچە تاریخ و ئەمانە گشتی مەفاهیمە هێگل ساختە. گشتیشی مربوطە بە دەورانە قەرنە نۆزدەهۆم. ئەو تاریخی وا ئێمە ئێژین لە پڕێکە مشتێ بەچکە وایکینگ بوون و کوڕێ بوون و ساحەوە هەرچیشتە سایان کرد، هەرچیشتە ڕای بماڵن و لە چوار چێوەی دەسەڵاتە خۆیان بێخۆنجنن. ئەم ساڵە ئاغایە هێرشە قادری وە کەسانێک کە پاڵ پشت ئەم ئاغانە ئومیدیان بە یەکچێت بەستەگە. ئەویش ئەمەسە ڕۆژێ من بێمۆلا ئەم مؤسسات و نەهاتهای دروستکریاگە داگیرکەرانە کوردەوارە احتیاج پەیا ئەکەن بە میرزا بنویسێ ئەم دەفعە لەگەڵ هەڵتەکەندنێ کە من کردگمە لەم بنیادە بێن جۆرێ تر خۆیان بخونجنن. ئەمانشە میرزا بنویسن سلە ئەگرن، خۆ وەکو پەیمانە حەیدەری نەهاتکن تەحەولە گەورەیەک ڕەهبەری بکەن لە ناوە جامعەیەکە. لەذا کەس نایەتە سوراغە من بێت چیم پێ بدات، بێ بمسێنێ، حقوقم پێ با، پیشنەهادە لەقەبم پێ بکە، چیم پێ بکە. هیچ. ئەو هەیکەلە من ئەوێنێ ئێژێم هەیکەلە مدعیە. ئەم هەیکەلە مدعیە من ناتوانم نزیکی بووم و ناسنرێت. وەلێ ئەوانە میرزا بنویسن مەوجودیەت پەیا ئەکەن، سلە ئەگرن و ئەو نەشتێ. لەذا بابێنمە سەرە ئەمە. من ئەزانم یارانە ڕاپەڕین لە ئۆهدەی ئەمە بەرنایەن و پەیشی پێناون دەسە ئاغای سیروان خۆش. ئەم بەعزێ لەم مەکتەب قورئانیانە ئینسان ئیشێ ئینسافی بوێت، ئینسانهایەکی فەهمیدەن، ئینسانهایەکی بە ئەخلاقن و ئینسانهایەکی کونجکاوی پرسیارکەرن و سەر ئەکەن بە هەرچی کۆنە و ئەمە خصڵەتێکی موسبەتە بۆ ئەوانەی کە ئەندامانە مەکتەبە قورئانن. ئەمە خێلی خصڵەتێکی موسبەتە بۆیان. هیچ منفعەتێکیان نەبوو بێت ئەم کونجکاویانە قابلە ستایشە. ئەگەر ئەم ئاغا بۆ منی نەهەناردایە یەک ڕاپەڕینی ئەمێ بۆ من نەهەنارد، یەک ڕاپەڕینی. ئاغای هێرش قادری لە مەطلبێکا کەم ئاغا بۆ منی فڕوارد کردگەوە ئەوە مەطلبەگەس نووساگێسی پەسڕوح متمایز یەک ملت و تاریخ مشخص ملت را نمیتوان از میان کردارهای عشایری درآورد. ئەمە هەمان دەستگای هێگلە ها.
ئاغا لەسەری وسیاگە حەزی پێیەکە واتە منزوری ئەمەسە کە ڕۆح متەمایز ئەو ڕۆحەی کە ملەتێ فەرقە کاتەکە ملەتێکی ترە کورد فەرقە کاتەکە تورکە تورک فەرقە کاتەکە فارسە فارس فەرقە کاتەکە ژێرمەنە ئەم شتەی کە وەجهەیە تەمایز و تەمیزدانە فەرقەکەنتەکە یەکتریە و تاریخە مشەخەسیان ناتوانیت لە ناو کردار عەشایری دەریبێنی منزوری لە کردارە عەشایری چییە؟ هەمان قسەهایەکە کە من قبلەن تحت ناو نەقد قیام و شۆڕش و ئەحزاب بەکارم بردگە ئەم پێژێ کردارە عەشایری خۆ تەبیعەتەن لەگرانە دانەیە حیزب دموکراتی پێی بەرەخوانە پەکەکە پێی بەرەخوانە کردار عەشایری کاورای گەوجی نافەهمێ منزورە ئەم چییە منزوری ئەمەسە ئەگەر ئیسماعیل ئاغا سمکۆ لە جێگەی خۆیان تەکانی خوارد هەنێ فیشەکی تەقاند ناشی لە عقل سیاسی و هەدەف مستەتەرە پشتە مەقڵە سیاسیە نەبوو ناشی لە خەسائل و ڕەفتارە عەشیرەیی بوو بۆیە من ئێژەمی بۆیە هیچ وەخت ئاغای ئیسماعیل ئاغا سمکۆ فکر ناکە ئەگەر تەورێزی گرکە بچێت تارانیش بگرێ و عیلامە حکوومەت بەسەریا بکە منزوری ئەمەسە یا مەسەڵەن شێخ سەعیدە پیران یا مەسەڵەن شێ مەحموو ئەمانە ڕەفتارهای عەشایرین شێ مەحموو هەڵەسێ بە بەهانەی ئیتحادێ پوڵێ دەستکەوتێ شتێ کارێ بکات یا ئەو کارەی کە مەسەڵەن بارزانیەکانێکن بۆیە ئەمانە قابلە کڕینن مەسەڵەن کەسێ ئەچێتە لایەن ئێژێ مەسەڵەن من 100,000 لیرەی تەڵاو پێدەم بچوو لەگەڵ فڵانە جێگا شەڕکە و ئەیکا چون مزوری ئەکا چون پوڵ تێرێ بۆ عەشیرەکەی وەکو تۆ ئەمە لە جەریانە جاش خەفیفا ئەوێنی سەرۆک عەشیرەتێ ئەچوو پوڵی ئەسەن لە بەغا تەمامە عەشیرەتەکە جاش بوو ئەبوو بە جاش 5,000 نەفەر عەشیرەت خۆی بە جاش ئەنووسی حقوق 5,000 نەفەری ئەگرت تەجهیزات و ئەسلحە و فیشەکیشی ئەگرت ئەمە ڕەفتارهای عەشایرانەس تەوەجۆکەی ئەمە لەگرای یەک چت گومە من لە ڕاپەڕی ئەمانمە گشتی من وتگە بە مەسادیق وتگمە ئەم مەتنیشەیشە متاخر وێ بە مەسادیق من حەملەم کردگەسە سەر ئەمانە بۆ ئەمانە هەڵگەڕیانە وتیان و یعنی چی و یعنی کورد پیایەتیانەوگە و یعنی پیای خاسێکی تیانەوگە و ئەمە لە دەرکە ئینسانێکی نابوود کریاک دوورە وەلێ کەسێک کە ئۆسای داسانە کەس ئەفەهمێ ئێمە چیەژین تەوەجۆکەی تۆ نافەهمی بۆیە وەختی ئەم مەتنیشە ئەخوێنی تۆ نافەهمی ئەمە چی وتکە خەریکە چی ئێژێ لەکوێ سمکۆی دەرهاوردگەوە تۆ خەوەرە نییە لەکوێ شێ سەعیدە پیرانی دەرهاوردگە شەمزینانی دەرهاوردگە لەکوێ دەری هاوردگە لەگرایەکە ئەوەی تۆ پێی ئێژی قیام ناسیۆنالیزم ئەم پێژە کردارە عەشایری ئەوەی کە ئێمە پێمان وت هیچ کام لەمانە دەرئەسەرە مشت و مەڕە کۆمەڵگای کوردەوار نەوگن و هیچ کامیان شۆڕشە کوردی نیەن ئێمە وتمانەمانە وت چون ئێمە هاتین دنیاکە متەحەولکەین لە کەلامە شەفاهی ئیستفادەمان کرد لەبەرەوەی ئاحادە ئومەتە کوردی ئێشێتەکانی بخواردایە ئەمە لەگرام من نمونەیەکم وتم ئینسانە کوردیەک کە دەست ئەواتە ئەسلحە یەک نەفەر لە بەرامبرە تەمامە هێزە دوژمنە ئاوێسێ ئینسانە کوردیە کە ئەسلحە ئەگرێتە دەسی ناپەرسێ قاسم لوکێس ئەڕواتە ناوە حیزب دموکرات وە شەڕەکاوە ئەکوژرێت ئینسانە کوردیە وە ئەسلحە ئەگرێتە دەسی ئەسن نازانێ مارکس کێس وەرێ ئەڕواتە ناوە کۆمەڵەوە شەڕەکاوە کوژێت ئەمە چی پاڵی پێوانێ ئەمە ئەو نوکتەسەوە ئەمانە ناتوانن بێژنی ئەمە نەڕەفتارە عەشایریە نەکردارە عەشایریە ئەمە هیچ کام لەوانە نییە ئەمە کوردیەتەوە من پێیەگەم ئێمە ئەمانە بەحس کردگە لە دیبەیتەکانە من ئاماژەم پێ کردگە
بەڵام لەوەی کەم یارانە ئێمە و خەڵکی گشتی بای هەواس و خەڵکی گشتی خەریکە بۆ خۆی بازی ئەکا کەسی نافەهمێ ئەمە ئیستا ئێشێ بەرنارد لڤی بۆ بیرین تا حەزی پێ بکا و هەڵی گرێت و ئێشێ دانێ ئوروپایی مەتنە ئێمە بەعدەن بدزێ ئەو مەترەحی کاوە لە ئێمە چون کوردین کەسێ ناتوانێ ئەم مەتنی ئێمە بخوێنێتەوە متن انقلابی ڕاپەڕین بەرخلافە تەمامە متونێکە کە تا ئیستا فەلاسەفە دروستیان کردگە بەرخلافە گشتیانە ئەوەی کە تا ئیستا ئەمانە تئۆریزیان نەکردبوو ڕاپەڕین ئەو کارەی کردگە و ئێمە ئەو کارمانە کردگە تێمەسەنی برای شناخت تاریخ کرد نمی بایست به دنبال مفاهیم دینی اسطوره‌ای گشت و نه به زور کردها را مدافعان اسلام و غیره بدانیم. خب اجه بو خاطری درکی تاریخی کرد میجوی کرد نه اوه بشوین مفاهیم دینی بگرین نه بشوین اسطوره نه اوه بشوین معنی بگرین یا حتی وان بکین مدافع اسلام و نه افعال و هستی کرد را محدود به افعالی بدانیم که در همه ملل یکسان است نه اوی که رفتارکان و کردیش بو سینو بو رفتارانه که هر ملت ایکا لدنیا یعنی اگر ملت پلاماری مالی بدی لخوی واکنش شارده مثلا فلانه کار بکات اویش ایکات هر کسی لم دنیا ایکا سه سوال گوره مثلا آقای هیرش قادری ای تو بولی که اگی وقت نمیتراوه بۆ بەری نادەی مەگەر ئوستورە نییە میترا مەگە مەتنە دینی نییە ئەی تۆ بۆ چەسپیاگی بەم متونە دینیە هەخامنشیان و زەرتشتیان و میترابازی و مادبازی تۆ بۆ چەسپیاگی بەمانە چۆن تاریخە کورد لەمانە دەرتێری ڕاپەڕینە کوردەوارە سەربەخۆ هاتووتی تەمامە تاریخێک کە جوولەکە نووسابێتی و خارجی نووسابێتی باتڵە قبولی ناکەین نمادي قبول أكين نداس نتاريخي كلا بش بيدايش كتاب مقدس يهوديان ومسيحيان هز قبولي أكين نا أو جزار شيك أمانة بنا وآريائي وماد بازي وآريا بازي دن وحج كامي قبول لكرت تاريخ دوران إسلاميش يعني قبول لكرت ده وتمام أمانة مشتي ترهات وجعليات جولك أزاني أما إيوة أمتانا قبول كرجا قبولتان كرجا لا سر أما ويسياجن وهدفتان هاس وقبولتان كرجا وتو إيجي لقلا ناوي وكاربكي تاريخ كرد ناو الدلا أسطورة نايدة درو ولا تو چسبياجي وميترا بله تاریخ کرد و هستی آن را از راه کردار سیاسی آن مشخص می شود نه کردار عشیرتی کردار سیاسی پس اوی که تا استکریاگه کردار سیاسی نبوگه هرچی تا استکریاگه کردار تاریخ کرد لکردار سیاسی تیده درو اوی تا استکریاگه سیاسی نبوگه عشیری بوگه کردار عشیرتی تجلی برونی اندیشه نیست کردار عشیرتی تجلی بیرونی و دروی بیروکە و فکر و تەفەکر نییە ئەندێشە نییە هەروە لە خۆی ئەمە دروستە کردار عشیرتی تجلی برونی اندیشه نیست بلکه واکنش طبیعی به حوادث و طبیعت است یه واکنشی که طبیعی و حوادث و طبیعت كامسة مصادیق ئەمانە ئێمە لە دیبەیتەکە وتمان ئێمە یە سری حرکات محدود مردم ئێمە ئەزانێ مەسەڵەن ئێمە مردم ئێمە نازانێت دوژمن کێس فکرەکە دوژمن ئەوەسە وا تووڕەس وە جمێنەدا واکنشی بەرامبەر بە دوژمنێکە تووڕەس وە جمێنەدا چییە واکنشەکەی ئەمەسە بنەوێ لە تێڵایە هۆ باوکەکە و هۆ دایکەکە بڕواتە دەربۆی ئەمە ڕەفتارە عەشیرەیە طبیعی
خیلی واکنشی کتەبی لەذا وەختە پیچیدە ئەوێ دوژمن کاورا نایناسی نازانێت دوژمن ئەتوانێت پێ بکەنێ نازانێت دوژمن ئەتوانێت مامۆسا هەژار وێ قازی محەممەد وێ قاسم لوێ دەمە قۆپان بکاتە بەریناوە کورد بێرێ دوی چوون و بیست نەفەریش باتۆ کوشت و خۆشی بکوژرێت و ئەمە دوژمنە نازانێ ناتوانێت تەشخیص بە دوژمن کێس ئەوە سەوا تووڕە ئەوێت و ئەقیڕێنێت و جمین ئەدات و ئەمیش بکەوە تێڵایەکی هۆهۆ باوکەکە هۆهۆ دایکەکە بێتە خوار من بەمە وتم دەهاتی بە کەسانێک کە فرە زیاتر سعیان کرد مردم بگەوجنن لەم قاڵەبە پێم وتن زۆڵ دەهاتی ووتم ئەمانە حرەکاتە و میزانە شناختە حرەکاتیان 5-6 حرەکەتە کاراکترهایەکیش کە ئەیناسن 10-15 کاراکتەرە بۆیە ڕەفتارێکە کە ئێمەیکەن بەر ئەساسە مدلهایەکە کە ئەمانە ئەیناسن ئەمانمانە ئێمە وتکە وەلی ئەماغا تێ ئەمە ئەنووسێت بەناوی ئەمێنێتەوە چون تاریخی سە لە خۆی دائەنێت بعدەن یە خروجیە تێتە دەرەوە لەمانە وسخەتێکە تاریخدانێ شوێن دەسە تەواوە دیبەیتەکان ئێمە تاقی بکرێت وەلی ئێوە ناتوانن بیکەنەمەتن ئەمان ناتوانن بیکەنەمەتن ئێوە ناتوانن بەم زوانە بەکاری بوون ئەو بەم زوانە بەکاریەوەات بێژن مەسادیق بێرە 1 2 3 4 5 6 7 8 ناتوانێ کردار تاریخی کرد را باید در جنبش‌های سیاسی کمتر تکرار پذیر نمانند کردار عشایر مدام تکرار پذیر که مبتنی بر نفی متافیزیک بوده است جست. تاریخی کرد ئێشێ لە ناوە جنبشە سیاسیەکان بزوتنەوە سیاسیەکانی بدۆزیتەوە لەن کە تکرار ناونەوە یەک جارە متفاقا کەفێ تکرار بوونەوە زانی یعنی چی؟ یعنی تۆ ئیستا هەرکە لە دایکی ئەتۆری ئەتوانێ بڕۆتەکە مەسعودە بارزانی ڕێکەوێ پوری لە عەرەبستان بسێنێ حیزبی دابنی ئەساسنامەی قۆڕێ بنێتە قەیوە ئەمە تکرار بووە تکرارەوێتەوە حیزب دموکرات بەڕاحەتی قابلە تکرارە کۆمەڵە قابلە تکرارە پەکەکە قابلە تکرارە پارتی قابلە تکرارە یەکێتی قابلە تکرارە کارێکی نییە ئەساسنامە مقداری زەدوبەند یەکێک تیارە کاف و ئەکاتە گیرفانتۆ ئەمە حرەکەتە کوردی نییە ئەمە جنبشە سیاسی نییە چون جنبشە سیاسی تکرار ناپەزیرە کەسێکی تر ناتوانێت جارێکی تر بێتۆم کارە بکە ڕاپەڕینە کوردەوارە سەربەخۆ قەیرە قابلە تکرارە تکرار نابێتەوە بۆیە ئێمە وتمانێمە ئاخرین شۆڕشین من تێمە سەرمانە تەوزیحیان ئەدەم تەمام ئەم مەفاهیمەی کە هاوردگمانە تەوزیحی ئەدەم خب هەر لەو ڕاستایە کارهای تکرارپەزیرە عشایری مەسەڵەن تۆ حیزبی دانیت و چوار نەفەرەکەیتە پێشمەرگە و ئەسڵحەیەتە دەسی و دەربێترین حاڵە دەهێنیری جاشێ بکوژێ و پایگایە بگرێمە گەشت کەسی ئەماکە ئەمە تکرارپەزیرن ئەمە چییە؟ ئەمە بزوتنەوەی سیاسیە کورد نییە قابلە تکرار گشت کەسێ توانێت دروستیکە حەج ڕەبتێکی بە کورد نییە هیچ بەحسێ لە کورد ناکە هیچی نییە ئەمە یەکسری ئەبزار و ئەدەوات و یەکسری ئیمکاناتە مادیە ئوردوگایەکە و چواردانە کڵاشینکۆفە و مشتێ دۆلارە و هەنێ ئینسانە برسیە ئاسیب دیدە کە ڕوویان تێکەن بەڕاحەتی قابلە تکرارە تەوەژۆکەن بەڵام ڕاپەڕین ئیمکانی نییە جارێکی تر تکرار بوێتەوە دانەیە تاکە کورد هەڵسێ یەک نەفەر لە کونە زامەکانە خۆیەوە بێتە دەر و ئاغازگەرە جەریانێکی ئینقلابی وێ وا تاریخ دەکاندا ئیمکانی نییە مەوجود نەبوو کە تا ئێستا تا زەمانە ڕاپەڕین مەوجود نەبوو جست جنبش‌هایی مانند خرم دینیان مزدکیان و ضحاکیان مورخ باید بداند طرفین طبق چه برداشتی
فلان عمل را انجام دادن و چگونه فکر میکردن. کاملا درسته. تۆ وەختێ گەرەک دەبێژی جریانە سیاسیەک جریانە سیاسیەکە ئیشی بێ مشخصی بکەیت تەزادەکەی وا لەکوێ پێناسەکردن دیگەریەکەی لەسەر چی تێت ئەم حرەکەتە سیاسیە بۆ ئەکا لەسەر چی کردگێسی هەروە لە خۆی و هەنێ شۆڕشیان کرد و مشتێ چقۆیان گرتە دەست و بۆی تۆ ئالێکدا ئەوێنی بۆم تاریخ درۆزنانە جعلیاتە مختلفەکرێ حملەیە عەراب بە ئێران و نابودی و سڵتەی عەرەب و ئێمە هەزاران ساڵە داگیر کریاوگین و ئێمە هەزاران ساڵە هاتکین و کۆی لە بووگین ئەم چرت و پرتانە سرفەن بۆ خاتری ئەوەسە حرەکاتێکی ئەمان کە سیاسی نییە خاستە سیاسی تعقیب ناکە و هیچ ڕەبتێکی بە کورد نییە نمود پەیدا بکە و تەبدیل بوێت بە حرەکەتە سیاسی حزب دموکرات کۆمەڵە پەکەکە پارتی یەکێتی گشتی دەستکردە دەوڵەتانە منتەقەن هیچ حرەکەتێکی سیاسی کوردینی لاو هەوو لە خواڵی ناگرێت و ئەمە شۆڕشوگە و کاورە هەڵساگەس و چوارتەقەی کردگە و دەی کوشتیان و بۆ کوشتیان لەسەر چی هەڵسیە بە شوێنە چیە ئەگەڕیا هەڵسیە هەچێ نایژن هەوا و حەزی پێکەین و لە هەوڵ تخوا و قسەی پێمەکە و حەزی پێ ناکەین و قسە بەکەوە قاژی محەممەد و حزب دموکرات کێ دروستی کرد بۆ دروستی کرد خروجی حزب دموکراتە بێت و چی ئەو ئێمە وتمان حزب دموکرات کارکردی چییە ئێمە وتمان و هاتین وتمان کارکردە حزب دموکرات چییە کۆمەڵەت چییە پەکەکە چییە یەکێتی چییە و پارتی چییە فعالینە حوزەی جامعەی مەدەنی کارکردیان چییە قەڵەم بەدەست و نخبە دروستکردن کارکردی چییە بۆ دروستیان ئەکەن ئێمەمانە وتکە تێمە سەری بەوردی فەسالەگە دروست ئێژێ تۆ ئەو کاورا کە ناوی تاریخ نگارەیەشی بێت بێژێت تەزاد خۆڕەمدینیان تەکە کێس بۆ قیام ئەکەن گەرەکیانە چی بەپارێزن کە قیام ئەکەن لە بەرامبەرە چیا قیام ئەکەن تۆزیح نادرێ هەروە لە خۆی و کاورە حەزی پێ کرد و قیامی کرد و لە ئەو حەزی پێکەین و ناوی بابەکە و فرەقەشەنگە و ئەوە حەزی پێەکە هەر لە خۆی حەزەکە بە کاوەی حەسەن کار و حەزی پێکات و زەحاکوگە و ماری وە کۆڵۆگە و ئەم لێداگە و قسەی مفت یەمەش تڕەهات ئەمە کێ قبوڵیەکە مشتە جاهلی خەڵەتیاگ کێ ئەمانە شانتاژەکە مشتی شارلاتان کڵاو بەردار نۆکەرە جوولەکە نەیار کورد ئەوەی کێشی بیکوژی بنابراین برای شناسایی هستی کرد باید بدانیم کردها به چه چیزی متفاوت از دیگر ملل می اندیشیدن وڵا براباری کەڵا دەسە خۆشوێ ئافرین ئەمە خۆت پێیگەی یا دیگەران پێیان وتی بۆ خاترەوەی بزانین کورد کێس ئێشێ بزانین کوردەکان بە چی تر فکریانە کرد و کە خەڵکی تر نەیانە کرد دێ ئەمە نەقشە ڕێگاس دەستور عەمەلە دەی بە چی چیز فکر میکردن ئادەی تۆ بنووسە بە چه چیز فکر میکردن دێ ئێمە ئەمانە هەم مەترەح کرد هەم زەرورەتەکەیمان مەترەح کرد ئەرێ ئێمە بۆ کوردین فەرقمان چیە تەکاوانی ترا ئەمە ڕاپەڕین مەترەحی کرد کورد کێس پرسیاری کرد قازی محەممەد لە دڵ ئەم پرسیارە هاتە دەرۆ کورد کێس نە پرسیاری کرد بۆ کوردین نە فەرقە ئێمە چیەتە کە بەقیە نە دێ ئەم تۆ ئەم تەخوات دۆزیوە باید دانست چه تەمایزی دارن باری کەڵا ئافرین دەسە دەرنەکە ئەمە لە نەزۆکیە یارانە ڕاپەڕین و مردمە جاهل بووگە ئێمەس وا تۆ توانیم کارانە بکەین وا من مەجبورم خوام جواوە گشت کەسێ بامەوە وا من مەجبورم خوام بێم دیبەیت بابەتە هەر کارێ بکەم دەی نابودی یعنی ئەمە یەک نەفەر لە ناوە ئەم ملەتە کورد ماگە یەک نەفەر فقط من گشتی نابود بووگە
من چۆن تا بە تەحملم هەست خەڵک بە منێژێ وەڵا تەحملێ خاسێکە خاس پشتەکار است چون من ئەزانم نابود بووگنێوە من ئەزانم بۆی لێتان ناگرم نابود بووگن کورتا از نظر هستی شناسی معرفت شناسی چه دیدی نسبت به هستی جهان و انسان داشتند درسته بازەکە ئەمانمانەیە مەوتکە ئێمە چۆن دنیامان دیگە جەهان بینیمان چووگە ئێمە ئەمانە وتکە کە ئێژین جەهانە کوردی ئێمە ئەمانمانە وتکە کە ئێژین زیستە کوردی ئێمە ئەمانمانە وتکە کە ئێژین ئینسانە کوردی ئێمە ئەمانمانە وتکە کە ئێژین یارانە کوردەوار نایژین کوردستان نایژین باکوور باشوور ڕۆژهەڵات ڕۆژ ئاوا ئێمە ئەمانمانە وتکە خروجیە ئەو تەفەکرە ئێمە مەفاهیمە بەرساختەیە ئێمەس کە تێرینی نایژین کوردستان ئێژین کوردەوار نایژین دەمە قۆپانە کوردی ئێژین ئینسانە کوردی نایژین زووانێ کوردی نایژین ئینسانە کوردی جەهانە کوردی کوردیەت ئەمانە مستەڵەحانە ڕاپەڕینن ذهنیت ملل ایرانی سامی را می توان از طریق کتیبه ها نوشته ها دین و فرهنگ آنان شناخت رازەکە تنها یک مورخ کرد قادر است تاریخ کرد را به نگارش در بر بیاورد آفرین آقای هێرش قادری باریک الله آفرین ئەمە خوات پێی گەی دیگەران پێیان وتی ئەم منزورم قسە زانیانە چی تەنیا یەک مورخ یعنی تاریخ نووسە کورد ئەتوانێت تاریخ کورد بنووسێ ئەمە ئەو قسەسە وا ئێمە مەترەحمان کرد ئەو قسەسە وا ئێمە ئەمەڵمان پێ کرد وتمان ئێمە لە شەجەرەنامەیە دەستنووس دیگەران بە شوێنە تەبارە خۆمان ناگەڕین ئێمە تاریخێک کە جوولەکەیە نووساوێتی بە عنوانە تاریخە خۆمان قبوڵ ناکەین ئێمە وتمان تەمام تاریخ نووسیاگ لە نەزەرە ئێمە باتڵە و گزارش لە ئینسانە کوردی و حەیاتە کوردی ناکە خاس گوێ بگرە ئاغای هێرشە قادری و ڕەفیقەکانە ئەوەی هات وتی تاریخ لە فیمابینە ڕەوابەتە ئینسانەکانەیشی دەریبێری لە خۆراکیان دەریبێری لە تەرزە پوششیان دەریبێری ئەوە ئێمە بووین بۆیە من دیبەیتە ئێرانە شیکەم هەست بۆیە من دیبەیتم لەسەر خۆراک هەست بۆیە من تێم ئەمانە بەڕەسیەکەم بۆیە من وتم زوانە فارسی زیستە ئیجتیماعی پێ نەکریاگە ئەوە ئێمە وتمان و ئێمە کەشفمان کرد و تۆ تا قبل از ئێمە ئەمتە لە هیچ کەسێ نەبیستوم و سابتیش یەکەین کە هیچ کەس بەم زوانە زندگی نەکردگە دەی ئەگەر واسە تۆ بۆیە سیاگی چەسپیاگی تۆ قنە میترە تۆ بۆ کتاوەکەتت بە قبولکردنە حکوومەتە حقامە نشیان دانیاگە تۆ بۆ قبولە کردگە تاریخە مدەوەنە 2500 ساڵەیە ئێرانی مەوجودە تۆ هاتکی کورد بە خەڵەتێنی وەڵاو کورد کڵاو چووگە سەری و 2500 ساڵە و ئەم فارسانە فرەژیرن و سوارەمبە لەمان بوو تۆ تەواو قسەکەت ئەمەسە تۆ بە ئێمە ئێژیت 2500 ساڵە ئێمە بووینە نۆکەر ئێمە بە ئینقیادت دەرهاتگین تۆ ئەمە ئێژی بەر ئەساسە هەمان تاریخێکە غەیرە کورد نووساگێسی کە نەیار نووساگێسی دژمن نووساگێسی تۆ ئەمە ئەچەسپێنی یەکەیتە ناو زەهنە ئینسانە کوردی وەگەرەکتە دەرونی بکەیتەوە بۆ ئینسانە کوردی ئەی ئەمە نێ لە تەزاد تەکە کارەکانە خۆتە ئەمە وا لە تەزادە تەکە کارەکانە خۆتە
باید از درون به پس ظاهر کردارهای سیاسی و تاریخی کرد رفت و منطق موجود در پس آن کردارها را کشف نمود. اشلناو بچیتە پشت ڕواڵەت ڕەفتارە سیاسی کورد تا بفەهمی ئەمە بۆ کوێ ڕوا. دێوکارە ئێمە کردمانیسە تۆ کردە جملە ئێماتی وتمانەمە حیزب دموکراتە دەمە قۆپا نەکاتە پێی. ئەوە قازی حەمەس ڕەحبەرەکەیسی. قازی حەمە کریا سەردار وەکو مامرتەکانیە خوارد هەفتەیە. قازی حەمە حیزب دموکرات ساختەوە پەرداختەیە کۆرپۆریشنەکانە منتەقە بۆ نابودی ئومەتە کوردین. هەر بەمە نەوێسیین. وەختی چوینە پەسە پشت زاهریان ئای قادری ئێمە کەشفمان کرد زوانە گۆرانی بۆ کوژیە. کێ کوشتی؟ ئێمە کەشفمان کرد زەرورەتە دروستکردن جنبش مدرن حیزبی بۆ ئێمە چی بوو؟ ئێمە کەشفمان کرد کە ئەمانە هاتن کورد بکەنە قەومی ئیتنیکی بۆیە هاتن فەسۆمیان هاورد زوانێ کوردی دروستکە. ئەو ئێمە کەشفمان کرد پەسە پشت زاهرێت و ئەمانە خەریکی بەحسەکەی لە ئێمە بیستەکتە و ئێمەم کارانمانە کردگە تەماشاکە ئەم کوردە نابود بوو لە خەلە ئەو وجودیا و ئێمەم خەلەمانە پڕ کردگەسەوە و ئەم فەلسەفەمانە هاوردگە وەلی یەکێکتان ئێترافی پێ ناکە. گەشتی منتەزرە پەیمانە حەیدەری بمرێ جا بکا پێە هەر کەس و لاقێکی بگری و قسە بکاتوی تر پەیمان نەماگە. خوا هەڵی ناگری و وڵاو دەیتر و ئاواو ئێستا نا ئێستا گشتی خۆی کردگەسە و کەڕ و سەری کردگەسە خوار و مشتی حانق و درۆزن و پدەر سوختە و حەسوود و نەزۆک سەریان کردگەسە خوارەوە. بابا من شۆڕشە ئومەتێکم ئەوە دەسەوە بەڕزاڵەتە فکر و ئەخلاق و وجود ناتوانن لە بەرامبەرە ئەم عەزەمەتە بوێسن. من نەمەشیام دی بەیتە خوام بم کردایە مەشیە دانێ ڕاپەڕینی بی کردایە وا متعسفانە ئینسان شەکەتی دەرناچێ بە دەزە مەردنی خۆی وە نابودن. بعد کاورا گەوجە لە ژێر ڕاپەڕین لەسەر منە کەفێ منێشێ بیم جواوە گەوجە ئەو بەهم و حیزە دموکراتی نەڕوابی کاتە دەستاویست حەملە بکا بە ڕاپەڕین وەلێ ناتوانن لەگرا حوزوریان بێ جواوە تۆ بەن و تۆ نەتوانی بەم ڕاحەتیت دەربچیت. ئەی تۆ بۆ پەسە پشتە پەردەی ئەمانتە نەوت. ئەی تۆ بۆ عەبدوڵڵا و جالانە قبول کرد پەکەکە بە جۆمبشێکی مۆدێڕنزانی. ئەی تۆ بۆ ئەم حیزبانە قبول کرد و حەزە پێکردن بۆ نەچوویتە پەسە پەردایان بێژی کێ دروستی کردن بۆ دروست بگن چون خۆتیش هەمان کارەکەی. ئەمان دروست بووگن کە سوڵتەیە ئێرانی تەسبیت و دەرونی بکەن تۆش هەمان کارەکەی هەمان کارت کردگە. کەشفە قەتڵە زوانە گۆرانی کەشفە جەعلە زوانە فارسی کارە ئێمە بوو. گەورەترین کەشفە تاریخیش بوو کەشفە تەوتەعیە گەورەی یەهود بوو بەرالەی ئێمە. جنبش‌های سیاسی تجلی بیرونی مفاهیم منطقی هستند. جنبش‌های سیاسی تجلی بیرونی مفاهیم منطقی هستند. ڕازەکە ئەوە ئێمە بووین لە ڕاپەڕین بۆ ئەوەڵین بار هاتین وتمان ئەم قسەیکە یعنی چی؟ مەفاهیم بارە معناییان هەست یعنی چی؟ تۆ چۆن حیزبی دموکراتی کوردستانی بۆ حیزب دموکراتە کوردستانی تۆ چۆن ئەمانە معنایان هەست کورد کێس. ڕازەکە جنبش سیاسی تەجەلیە بیرونیە مەفاهیمە. ڕازەکە ڕاپەڕین تەجەلیە بیرونیە کوردیەتە. ڕازەکە ئێستا ئەندامانە حیزب دموکرات و پەکەکە و مەکتەبە قورعانی ئەمانە دەزوە دەزەکەڕێنن حەزی پێکەن ولی لێشی تێناگەن. من ئەمانمە گشتی بە مەسادیق وتگە ئەم تێ کۆبەندیە شوێندەسە دیبیتەکان ئێوە پاکەکاتەوە بە زوانە
دانشگایی ئەینووسێ ئێوە لێ نافەهمن حەڵتان ناوێ نافەهم مافێ کورد یعنی چی؟ ئەو من سوالم لێوە کرد پەرسە و کورد پەرسەی کورد یعنی چی؟ پەرسە و کورد یعنی چی؟ مافیە دەمە قۆپان و مافیە زوانێ فاسۆمی و مافیە ئەوانە و حەزی پێکن و بەڕاستی مافیە ڕەوایە کورد مافیە ڕەوایە کورد ئەمانە مشتێ کەلەماتە تەجاوز بوون بە زەهنە ئینسانە کوردی تەجاوزیان کرد ها این مفاهیم هستند که تاریخ ما را می سازند رازەکە ئەمە مەفاهیمە کە تاریخە ئێمە دروسەکە نەک کاورایتی هەڵدریاگە بەچکە حیزبی وەختی خۆی من هاتمەم قسانمە گشتی کردبووی دام لە قەپۆسە گەشتتان ئەوانەتانەوە فرە گەرەکتان و فاسۆم بازی دەربێن پاوان خوازی و حەژە مارێ و حەژی مەتێ و چی؟ دیسکۆرسیان کردو وێژەمان ئەمانە من گەرەکیان و بێژن دنیای ئیستا گشتی خەریکە ئەهەزرێنێ هەزرێتێتە دەرلیان گشتی مشتی قەتی سماگە تێ هەڵدریاگە وەکو هەڵمەتە معروفی و عرفانە ڕەهنمون و مانیە کێ و فڵانە کەس و عەتای نازانم کێ و مشتێ تێ هەڵدریاک تێن لە ژێرە دیبەیتەکانە ئێمە گوێ ئەدەن ئەم ساڵە ئاغایە ئێرەشە قادری و کەسانێکی هەوا گشتی گەرەکیە بەهزرێنێ ئیستا هەزری لێدا کەفێ ئەهزرێنن هێژێ دانێ ئەهلە حەق یارسانی تماشای کردو لە پشتە مینوبوسێ نووساوی یا مهدی ئیدرکنی لەبەرە خۆی وەوتی و داو تو ئەڕانیە درکنی مهدی وەی گەڵوقنیە درکنی ئیستا ئەمانە گشتی ئەهزرێنن ئەچێتە بەرە ئاینە و کەلەی زلی تەماشاکاوژێ چۆن من هەزرێم لێ نایتە دەرەوە با بڕۆم بەهزرێنم تەوەجۆکەن ئەوە سەداستانەکە اگر با درکی فلسفی مفاهیم پیشین تاریخ خود را باز نشناسیم تاریخ ما تاریخ بی تاریخ ایلات و عشایر و صرفاً ذکر حوادث خواهد بود ام قصه یعنی چی تم بشه اگر با درکی فلسفی اگر و درکی فلسفی مفاهیم پیشین مفهومەکانی پێشووی خۆمان لە تاریخ خۆمان نەیان ناسین دووبارە نەیان ناسینەوە تاریخ ئێمە تاریخ بێتاریخە تاریخ ئێمە بێتاریخیە ئێڵات و عەشایرێکە کە فەقەت یەکسری اتفاقاتیان دروست کردگە ئەمە یعنی چی؟ ئایا ڕێشە قادری ئەمەزانی یعنی چی تۆ وتکتەوە ئەم مەردەمە نافەهمێت تۆ چی دوتکە و حەزی پێکە و دەست وە دەسیەکە ئەمە دقیقەنەوە کارەسەوە ڕاپەڕین کردی ڕاپەڕین هات وتی کورد مەفهومە ئتنیکی قەومی نییە مەفهومێکی ئابستراکت و ئینتزاعیە و بعد هات وتی ئەم کوردە ناشی لە جەهانە کوردی و جەهانبینیە کوردیە ئەمە ڕاپەڕین وتی و جەهانبینیەکەیشی وت کە منی سەبڕێکی وردەکەم و وازی یەکەم دوایم قسانی تۆ ئەم کوردە مەفهومە تاریخی بوو ڕازەکەی بە ئێمە بە ئەرزگەیی بەڵام کەس نەیوت کورد چیێس پرسیاری نەکرد گشتی فکریە کرد ئەمریکی بەدیهیە لە دایکی دائەکەفێ کوردە بچیت قاچە بخەیتە ئەو لای موکریانی تر کورد نییە و هەزار دانە تەپسەرە بگاتە سنە بیجار کورد نییە خواهڵی نابنێ و لاوە با بڕێن کوردە پلاسیەکانی کردباشان کەینە کورد
دەمە قۆپانە گوشاد و پارچەی فاسۆنیان بۆ بەهەنێرین و جامانەی حیز و بیهەنێرین و مانەکەینە کورد وەڵێ ئەوە ئێمە بووین هاتی وتمان کورد مەفهومە ئیتنیکی قەومی نییە وەختی وتمان مەفهومە ئیتنیکی قەومی نییە کەشفمان کرد ئاغای فەسۆم زوانە فەسۆمی دروست کردە پێیژێ زوانە کوردی تەوجۆت کرد ئەمانمە بۆیەوەت سعی نەکەن دزی بکەن لە ڕاپەڕین سعی نەکەن مەتنە ئومەتێک کە یەک بار لە تاریخە دانەیە ڕۆڵەی لێ هاتە دەرەوە دروست کریا و ئەم جەهانە کوردیە دروستی کرد سعیکەن بە انحرافی بوون مشتێ درۆزن مشتێ کڵاو بەردار تۆ هێرشە قادری خاص ئەزانی وەلێ بەقیە نازانن گەوجن نابوت بووگن وەلێ تۆ ئەزانی خەریکی چیێژی و تۆ ئەزانی ئێمە چیمان کردەکە بۆیە تۆ شوێن دەسەکەی ئێمە جاڕوەکەی وەل ئێمە کەسمان نەزیێژی یارە ئێمەس باوەڕکە دوودی بەیتی گوێنەداکە باوەڕکە نافەهمێ من بەزەیم بەکار بگە کاورە نازانێ بەزەی یانی چێوا لە خۆی فڕێدا تنتن کە منیسە تێمە سەریانەمانە چی بوون من بەکارم بردە من وتم دەورانە ئیر تەواو بوو من هاوردم من هاتم وتم ئەمە دەورانە تفاقە ئەمە من هاوردم ئەمە مەفاهیمێکن کە ئێمە لەم شۆڕشە کوردیە تەنیا شۆڕشە تاریخیە کوردیە وە سیاسیە کوردیە ئێمە دروستمان کردەکە جا ئەمانە مشتێ حیزە کەل لە زلە کراواتی ئەوەنە ناوە تەلەڤیزیۆن قسەی سیاسی بکە تەوەجۆکەی تۆ ئەفەهمی من چێژم وەلێ ما بەقیە نافەهمن بۆیە تۆ ئەزانی کوێ خەریکی ئەپێکی کوێ ئەوەی پس تۆ لەگرا خوات هیچ کام لەم مەفاهیمە پیشینە تاریخیتە نەهاورد بە دەرکێکی فەلسەفی تەماشای بکەی نەتکرد من ئەبێ جێگەکەم بگۆڕم هەوا خەریکە تاریکە کات بڕۆمە ژێرە نورەفکەنێک کە تەسویر تاریک نەوێت لە ماڵی شا هاوسەیەکمان هەز من دەسەکەمە دیبیت کاورای شێت بە لەقەتێ تەقەی دیوارەکە بارهایش لە دیبیتەکانە دەنگی یاد کە بۆیە من ناچارم لە دەرەوە ئەم دیبیتانە بکەم کە دەنگەکە وازح وە زەلال بێت شتێکی تر نەوێت پس ئەگەر ئێمە مەفاهیمە گوزەشتەیە زوانە خۆمان و تاریخی خۆمان بە دەرکێکی فەلسەفی و تەماشاینەکەین تاریخمانەوێت و تاریخێکی مشتێ عەشایەرە بێ تاریخ کە یەکسری اتفاقاتیان یەسری شەڕیان کرد گەو زرمە زرم و هەتاوە وڕیاوە پس تەمامە مەفاهیمێکە ڕاپەڕین دروستی کرد و تەمامە پرسیارە فەلسەفیەکان کە دروستی کرد سعی کرد جوابیشیان بداتەوە دابێرن یەکدانە مەفهومێوە دروستان کردوێت وە معنیتان کردوێت و سعیتان کردوێت لە معنیکردنەوەی و جوابدانەوەی بە نگاهێکی فەلسەفیوە قازی محەممەد و ئەو ساڵە و جمهوری مەهاباد و بڕاستی و ڕین و شڕەکەی پردی و داماندی و هاتین و شڕەکەی خواکرک و چرت و پرت مشتێک چرت و پرت بۆی حەزەکەن بە تاریخی دیاکە و دیاق و سەری زل بوو حملێ کردە ئاشویان و بەڕاستی و حەگەمەتانە و چرت و پرت حەز بەمەکەن کە مشتێ دەهاتی و مشتێ زۆڵ دەهاتی نابوت کریاگ عاملانە نظامە سڵتە کارمەندانە نظامە سڵتە این مشکلی است که اکثر مورخان کرد با آن درگیر هستند و صرفاً به ذکر حوادث بیرونی میپردازند. اما مشکلات و تاریخ نگارکان کرد هستند. یکی از مهمترین مفاهیمی که ذهنیت سیاسی کرد را تشکیل داده است آزادی یعنی لپرانتزا نفی قیم چه سیاسی چه متافیزیکی و اخلاقی
می باشد که همان میترا قرارداد یا پردیس است. اولا ئەوەی کە ئیرادی بە خۆتان کرد و من جملە تۆ ئەوە بوو کە ئێوە اتفاقەن درۆ ئەکەن، ئێوە گشتتان سڵتەیە داگیر کرد بەسەر ئینسانە کوردی و تەسبیت ئەکەن. لەکوێ نەفی قەیم کوام شۆڕشانەی تۆ بەحسیەکەی نەفی قەیم بووگە یەک دانیان هات کە تەواوتانی باتەڵ کردەسەوە. ئێمەین ئێژین تاریخە جوولەکەنی بیسمان قبول نییە کە ئێمە لە ئینقیاد دیگەری کووردا دائەنێت. ئێمە وتمان ئێمە ئەو تاریخی کە تۆ بەحسیەکەی و حەزی پێکەی تەواو سەوادەکەت وا لە ناویە باتڵمان کردەوە، باوەڕمان پێی نەکرد. ئێمە بووین کامەی ئەمانە ئەوەڵین کردارە سیاسیان ئازادی یعنی نەفیە قەیمە کامەسە کێ حیزب دموکرات کۆمەڵە کێ شێ مەحموود کێ نەفی قەیمە هیچ کامیان مافیان گەرەکە مافێ کوردیان گەرەکە مافێ دەرکە تۆ نەدروست دەسی بۆ ئەوەی تۆ نزیکە ئەو مەتنە عەسڵیە کە من هاوردمە ناویتەوە لە حەواشی خەریکی جاڕواکەی چون کارە تەزوە و مەتنە بەعدەن با خوا بکاو من بێم و لاو من بمرم یەک نەفەریش بە دەورم من و تێنەگەیگە من وترمە چی تا مشتێ زیرەک بەنەوە ملیە ئەوە نییە ئێمە ئیگنۆر کریاگین بایکۆتە مطلقین یەک نەفەر نەقد ناکاتەوە. بابزانن کتاوێ ئەوێت تۆ کتاو کە نەغدی بکەنەوە کتاو هەروە لە خۆت و نووسیت و داوت داتەوە دەر کتاو نییە. ئەندیشەست کە نەغدی بکەنەوە گەشتی خۆی دوورگرتگە لە ڕاپەڕین چووگەسە کەنارەوە ئیگنۆرە مطلقە ماتەڵن بەمرم چون مطمئنن یەک نەفر لەمانەی کە ئمڕۆ یارە ڕاپەڕینن سوحان ناتوانێم قسانی منە ئیدامە بدات وا مطمئنن ظاهرەن واسە چون من خۆم مەجبور ئەوم حەچیشتە خۆم جواوی بەمەوە. کە هەمان میترا قەرارداد یا پەردیس هەست عەجەب تا بێ زەحمەت ئەمە بکەرەوە. پەردیس نەفی قەیمهای متافیزیکی و ئەخلاقی و قەرارداد ئازادی بە معنیە دەفع سڵتەی خارجی و نەفی قەیمهای سیاسی وەڵا درۆکە ئێشی بێ ئەمە سابتکەی و بیژیتی ئەمە چۆن نەفی ئەوانەسە چون ئیسە پێت ئێژم ئەو دەستگاهە کوردیە کە ئێمە وتمان چۆنە پێت ئێژم کە ئینسانە کوردی چه تەفاوتێکی هەستە کە دیگەریە وەجهە تەمایوز ئینسانە کوردی تەکەما بەقیە جەهانە چییە پێت ئێژم ئیسە پێتە مۆتکە وازیەکەم خاص وازیەکەم دەرنەچیدی اگر نگاهی گذرا به تاریخ کرد داشته باشیم از دوران حاکمیت هخامنشیان پارسی تا عباسیان، ترکان و مغولان و تا دولت‌های مصنوعی معاصر. چون دولت‌های مصنوعی معاصر؟ یعنی منظورت کورپوریشنه؟ دی خطو ایجی دولت هخامنشیان اما امتداد 2500 سال است پس دولت جدید مصنوعی نیه تبلور روح ملی ایرانی پارسیه. چۆن لەگرایەوە دەوڵەتە مەسنوعی ئەم تەزادە چۆن نەخەیتە ناوی ئەم مەفهومە مەسنوعیتە لە کێ گرتەگە چۆن مەسنوعە دەستکردە دێما بە قێش دەستکردن خۆ تەبیعی نیەن خۆ لە ئاسمانەوەدا نەکەفتنە خوارەوە. منزورت چێ لە دەوڵەتە مەسنوعی؟ یەهۆ ئەمانەیە تاریخی 2500 ساڵەیان هەست و تۆ قبوڵتەوە حەزی پێکەیت و تا عەباسیان و تا مغولان و تا تورکان و ناگەهان دەوڵەتە دەستکردە جەدید دەستکردە کێ دەستکردی کردگە بۆ دەستکردیان کردگە کێ هامکاریانە کردگە تۆ ئەمتە نەوت کردی تۆ چۆن ئەو تاریختە قبول کردگە ناگەهان بە دەوڵەتە دەستکردەگە چۆن دەوڵەتە تەبیعی نیە تۆ ئەو تاریختە کە بنیانە تەبیعی نیشاندانە دەوڵەتە ئێرانیە و داستانە مەشروتیەتە و جەنگەهای ڕووسیەوە ئێرانە و بیداریە ملەتە ئێرانە و هەڵسانە ناسیۆنالیزمە ئێرانیە و بەرەبەر و خواحڕی ناکریە و نێشنستەی ئێرانی دروزەکەن ماوان نییە.
چۆن ئەمانە مەسنوع دەستە کێن بۆ دروست کریاگن بۆچی دروست کریاگن بەر عەلەیهە کێ دروست کریاگن ئەمانمە من گشتی وتکە جواوم داگەسەوە 1200 ساعەتی بیتم هەست گشتم جواو داگەسەوە تۆ ئەزانی دەریغ لە یارێکە بزانێ ما هەمیشە دەرگیرە شورش بەرای ڕەفع سڵتەی خارجی و تحقق حاکمیت داخلی بودیم درۆ ئەەکەی هەمان شۆڕشێکە کە تۆ ناتوانی بێژی بۆ ئەبوو مسلم خوراسانی دەرمەقابڵە کێ قیامی کرد بۆ کردی لەسەر چی کردی قیامە ئەبوو مسلمە و قیامە تاهریانە و قیامە یعقوبە لەیسە سەفاریە و سەیف سەفاریان و تاهریانیش هەمزەمان لە یەک منتەقە حکوومەتیان کردگە لە یەک جوغرافیا بڕۆ تەماشای کە لە یەک تاریخە بۆ قیامیان کردگە لەسەر چی قیامیان کردگە لاوە دائیمەن شۆڕشمان کردگەمە کامە کتێوە قیامە عەلەویان زاگرۆس ئاغای محەممەد عەلی سولتانی امتدادی ئاپۆ امتدادی ئەمانە ئێمە دائیمەن شۆڕشمان کرد لەبەر عەلەیەکی کامە سڵتە بەسەر سەرزەمینە ئێمەوە حاکم بووگە بەسەر کوێوە ئایا هێرشە قادری من وتم مەفهوم شار لە کوردیە و لە گۆرانیە فەرقە کاتەکە مەفهوم شار لەما بەقیەی دنیا تۆ وەخت ئێژی شارە زۆر منزورت یەک دانە شار بە معنایە هەڵەوجەنی 7,000 نەفەری تیاوێت شارە زۆر مەجموعەوە گوستەرەیەکی گەورەیە سیاسی اقتصادی فەرهەنگیە کە لە ژێری یەک دەستگا خەریکە کارەکە کێ هات کە سڵتەی کردگە بەم مەجموعەیە پەراکەندگیە زیستیە مەسەڵەن هەر لەو شارە زورە کامە سپا هاتکە لە منتەقەی مەڕەخێڵ تووشوگە تەکە تایفەیەکی ئێناخی مەسەڵەن سەلیم بەگیە چووگە سەژاڵە تەرەف بووگە تەکە تایفەیە هۆسمان بەگیە لە ژاڵت دەرچووگە شووگە سەبانیە تەرەف بووگە تەکەدات بۆ چی تاراچکە پوڵ سەروەت عەرەب حەملەی کردگە چی بگرێ لەوێ ئەترازێ ئەگاتە کڵاشی ئەکاتە مزرانی کورە تیکەوە تیکە تەپەوە تەپە شاخوە شاخێشێ بڕوە بگاتە تینی و زەردۆیی و ساتیاری و باینگانی و بێت بگاتە چلانەیی و بێت بگاتە پاوەیی و بڕوا بگاتە جوانڕۆیی و شەروێنەی و ئەمانە گشتیوانە ناوی بێت کێ بگرێ عەرەب حەملە بکات کێ بگرێ ئەمانە بەر عەلەی سڵتەی کێشی قیامیان کردوێت بابا ئێوە حاڵتان خاسە ئەمانمانە ئێمە وتگە قەبلەن شۆڕشهای کورد هەمیشە بۆ خاتر لابردنە قەیم بووگە کامە قەیم ئیسا من پێت ئێژم بۆ ئیسلامە کوردی فەرقە کاتەکە ئیسلامە عەرەب چه فەرقێکی هەست پێ دێژم فەرقەکەی وا لەکوێ و من ئەمانمە وتگە بەر ئەساسە چی وتگە بەر ئەساسە ئەو فەلسەفەیە کوردیە کە دامانیاگە وتگمانە کورد کێس و چییە برای رفع سلطه خارجی و تحقق حاکمیت داخلی بودیم ولی دروغی او جوابتم دعوا اگرچه این شورش ها به مرحله دوم نرسیدن یعنی دانیان سلطه داخلی اما مفهوم آن علت وجودی تمام شورش های کردی بوده است بنابراین اولین خواست کردها کنش سیاسی و مربوط به دفع سلطه خارجی است که لازمه آن تحقق حاکمیت داخلی و خود قانون گذاری است مفاهیم دیگر عدالت ضد طبقاتی مشروعیت زمینی قراردادی و فرهنگ دیوزینیوسی است اول لەگرا تەوەجوتان کرد ئاغای هێرشە قادری خەریکە یەک سری زەمینە ئامادە کابناوە تاریخی و ئەم سەوارە بەرچی بووگە امتداد دەوڵەتە ئێرانی امتداد دەوڵەتە ئێرانی ئەوێت تۆ یەسری خۆسەریە دموکراتیکیە کوردیە دەمەقۆپان لە پێ تەوەجۆ ئەکەن کە ئەگەری زمانی شەڵا من مردم ئەمانە بەشێکیش لەم مەتنە کە من دامنیاگە ئەیدزن قاتی ئەو مەڵغەمە ئەیکەن ئەیدەنە خۆردە مردم تا پرۆسەکە ئێرانە بزرگە فەرهەنگی بچێتە ڕێوە پارتی و یەکێتی و پەکەکە و کۆمەڵە و دموکراتیش مەعاتاڵن بەشێکی بەگرن
مشخصا من سێ مەطلبم بەیان کرد. مەطلب ئەوەڵ من وتم ئینسان کوردی بەسە زوان دێتە دنیا. تەوەجۆ بکە ئەمە بەرخەلافە ئیپیکوریان بوو هەر ئینسانێ ئازاد تێتە دنیا. نه من وتم ئینسانە کوردی بەسە زوان دێتە دنیا. منێژم ئێوە کورد گۆرانی نازانن ئەو زوانەی وا زوانێکوێ کە تۆ بتوانی تاریخت تیابکێشتە دەرەوە نایزانیت. سرە لێ شێویاگە کە لەی سرە ماسیاگە دروزنی جەهانە خۆت ناناسی کورد بوون نازانی چییە نازانی وەزانی دەمە پانکەی تۆ حەف قاڵق قاڵاو بخەیتە سەرە شتێ تۆ بگیتە کورد نه بۆی تۆ نافەهمی ئەمانە یعنی چی. وتم ئینسانە کوردی لە دایک کە ئەوێ بەسە زوانە بەسە زوان من مەجبورم بۆ خاتریەوەی مردم لێم تێبگات لە مەفاهیم ئستفادە بکەم کە مردمە استفادەی کردگە ئەنا ئەو مەفاهیمە ئەمانە ناگەیەنیت مەجبورم بێژم عالەمە بێخەبەری. تەوەجۆت کرد بەسە زوان عالەمە بێخەبەری عالەمە بێخەبەری پس ئازاد نایێتە دنیا بەسە زوان تێتە دنیا. چه اتفاقێکی بۆ ئەکەفێ وەختی بەسە زوان تێتە دنیا مەوجودێکی تەبیعیە. پس ئینسانە کوردی چۆن تێتە دنیا بەسە زوان. من لە لاوەکە زەمبیل فرۆشی شاوەتم ئەمە فەرقە کاتەکە دەستگاها ئافرینشاها ئەمە فەرقە کاتەکە ئاسمان و باغە ئەرەم و بەهەشتاها. ئەمە مەوجودێکی تەبیعیە کە لە دایک ئەوێ بەسە زوانە. ئەمە ئەم ئینسانە یەک شتی تریشی هەست بەزەییە ئەم بەزەییە قودرەتی بە ئینسانە کوردیەدا کە ئەی کاتە کورد بەزەی تەرەحم نییە. ئەم کەلەمەیە جەدید ساختەیە فارسیە کە هیچ معنایەکی نییە و لە ڕیشەیەکی عەرەبی گیریاگە بە معنایە وجدان نییە. وجدان ئەسڵ ئەو گوزارشە نادات کە فەلاسفەی غەربی وتیگیانە. وجدان ئەسڵ مەفهومێک نییە کە لە دەستگاهێ فەلسەفی و دینی و ئینقیادە ئەمانە لە خاوەرمیانە کار بکە. چه فارسیە جوولەکە ساز چه دینە جوولەکە کار ناکە. بیشتر مەفهومێکی مەسیحیە کە ڕەبتی هەست بە نەوع ئیمانە مەسیحیەت کە ئەچێتە ناوە باوەڕ. ئیمانە مەسیحی لە جنسە باوەڕە. ئەمما بەزەیی دەستگاه ئەخلاقیە. بەزەیی ئەوەسە وا ئینسانە کوردی خۆی ئەکات بە کانونە تەمیزدان ئانچێ کە لێو دووە بە شێوەیەکی سەقەت کورد خارجیەکان پێی ئێژن سوژە بەزەئی. حەریت بوو ئەمە چه اتفاقێک ئەخات چه اتفاقێکی خست لە کووردا بۆ هیچ وەخت ئیسلام نەیتوانی ئەو جۆرە لە ناوە ملەلێ ترا بوێت لە کووردا بوێت. دەلیلی بوو لەبەر خاتری ئەوەی ئەم فەلسەفەیە ئینقیادگەرە دینی وە سوڵتەیانە بە قانون کاریان ئەکرد بە شەریعەت. وەختی ئینسانە کوردی بەزەیی هەز احتیاجی وە شەریعەت نییە چون قدرەتە تەمیزی هەز لە خاص لە خراوە. بەزەیی باشترین خوڵقاندنە زایاندنە. حەریت بوو باشترین زایاندن مەوجودێ تەبیعی دەستگاهێکی وهابێ کە احتیاجی بە شەریعەت نییە. حاریتە خۆی مەحەک ئەمەی لێو دووە لە فارسیە بە شێوەیەکی سەقەت لە غەربیەکە ئەوەی کە ئێوە ئیمڕۆ ئەیوێنەم دینە جوولەکە سازە ئەم زوانە جوولەکە سازە قدرەتی نییە خۆی معرەفیکە. بۆیە ئێمە بە زوانە فارسی ناتوانین جەهانە کوردی
بێژین ناتوانین چون نێسی ناتوانێت بێژێت نازانێت بەزەی چییە ئەو یەک تەرەحمی لە عەرەبی گرتگە یەک وجدانی هەڵوەسیگە دیسانەوە لە عەرەبی ئەویش بە تەقلیدە لە ئەوروپاییەکان ئەی بێ بەزەی ئەحواڵ نەپرس بەزەی تەکە تەرەحما فەرقەکە تۆ حاڵیتە تەمیسە پێت بێژم ئەچێتە کامە بازنە بەزەی هەر ئەو تەمیزەسە کە تۆ ئەیدەی و ئەبی بە کانون جەهان وەختی بووی بە کانون جەهان تۆ حرەکەت ئەەکەی لە ڕاستای شکلدانە جامعەوە اتفاقی کە بۆ ئاغایە زەمبیل فرۆش کەوت جامعە و مراودات ئینسانی ئینسانەکان تەنزیم ئەەکەی ئیستا من مثالە بۆ دەم کە بەزەی بە سوورەتە مەناسک کە دەرتێت چه شکلی ئەوێ و من ئەمانمە وەتگە دەسەوام کابرا دەسەوامی واوە ملمۆ مەسەڵەن لەم کۆمەلگای کوردەوارە مردم بێ دەریغ پوڵ ئەدا بەکێ ئەیدا مەسەڵەن باوا گەورەی من بە 2 قشر حتمەن پوڵی ئەدا بەکێ بە کەسێک کە تازە ژنی خوازکە یا گەرەکێ ژن بخوازێ بە کەسێک کە گەرەکێ ماڵ بسێنێ یا ماڵ دروستکە بێ دەریغ پوڵیان پێ ئەدا ئەمە بەزەیە ئەمە جامعە سازە جامعەیە کە بە کار دروست ئەوێت زندگیە تەبیعی کە تەبدیل بە حیاتە سیاسی و ئەجتماعی ئەوێت بە دەستگاه بەزەی ئینسانە کوردی کامە ئینسانە کوردیە لە فەرایەندە بەزەیە ئەم ئینسانە ئازاد ئەوێ لە چی ئازادەوێ لە قەوانینە بەشەر ساختە ئینسانە کورد ئینسانە سڵتەنا پەزیرە یاغیە تاغیە لە بەرامبەرە چی یاغیە قەوانینە بەشەر نەوشتە سڵتەیە بەشەر شریعەت بۆیە هیچ وەخت شریعەتی ئیسلامی نەهاتە کوردەوار هیچ وەخت نەهات مردم خۆی بە مسلمان زانی ئیسلامەکەی فەرقیە کردەکی مابەقیە چون بەزەیی بوو احتیاجی نەبوو شریعەت پێی بێژێ حەلالە یا حەرامە حەلال و حەرام نەبوو بەزەیی بوو تەشخیصێدا کامە خاسە کامە خراوە دەستگاه ئیسلامی چییە ئەمە تەکە دینە محەممەدا فەرقەکەها تەکە خودە محەممەدا فەرقەکەها ئەمە دەستگاه ئیلاهیاتی ئیسلامیە وەکو مسیحیت یەک تەفاوتە کاتەکە یەهودیەت و ئیسلامە مسیحیت شریعەتی تعتیل کرد ئینسانە کوردی شریعەتی نەبووگە بەشەر ساختە ئەوەی کە ئەمری پێەکە بکەم مەکە ئەوەی داینیاگە هەنجار و نەریتە بۆ ئێمە وتمان دەوڵەتە کوردی اقتدار نەریتی بوو قەوانینە هەزاران ساختە لەسەر دەسە بەزەیی لە سیستەمە یاریە کوردە وە گەشت کەسێ ڕعایەتی ئەکرد چون کوردیەت یعنی موجودێکی تەبیعی کە ئازادەوێ ئەوێتە کورد جەهانە کوردی جەهانە ئینقیاد نییە جەهانە اختیار و ئازادیە تەوەجۆت کرد ئەوەی ئینسانە کوردی ئەکا بە سوژە بەزەیە من مەجبورم ئەم کەلەماتە بەکار بۆم تا تو بفەهمید لە ئەو خۆ هەڵ ناگری من نەزانم بەزەی چۆنەوە بەزم کورە تۆ ئیستەیشە ئەوێنیت ئینسانە کوردی بە سوورەتە ناخوداگا هەر کە محتاجە کۆمەکی ئەکا نەک لەبەرەوەی خوا بیواتە بەهەشت نا لەبەر ئەوەی جامعە نۆرمی نەشێوێت بۆیە تۆ ئەوێنی قەدیم کاورایە کە پوڵدار بوو لە ناو دێکا ئێوارەوە ئێوارە کاسە شیر و ماس و دۆی ئەهناردە بەرە ماڵە فەقیرەکان
مردم نانی پۆینی ئەکرد، کاورا نانە گەنمی ئەکرد، پۆ نانە بەڕوو بوو، تاڵ بوو، فەقیر گەنمی نەبوو. کابرا نانی ئەکرد ئەیدا بەدەستی مناڵەکەی وە ئەیوت بڕۆ و هاوسێکە بێژە دایکم خۆشی لە نانە پۆتێ، نانە گەنم بگرە نانە پۆ بێرە. بۆ وای ئەکرد تەنزیمە مراوداتە ئینسانی، بەڵانسکردنە عداڵەت، هەبوونە ئۆرگانیزمێک لە هارمۆنیەکی کوردیە لە دەستگاهە یاریایی کرد. نەمانمە وتەکە گشتی ئەمە 180 دەرەجە بەرخەلافە تەمامە فەلسەفەیە یونان و ئەلباقی خروجیەکەیەسی کە گەییگە بە دنیای ئەمڕۆ، کە دوو ڕەوایەتە، یا کۆمۆنیزمە یا سەرمایەداریە. ئەی ڕەوایەتە سەوەم، کامەسە ڕەوایەتە سەوەم، هەم کۆمۆنیزم هەم سەرمایەداری ئینقیادی وا لە شوێنە، بەردەگی وا لە شوێنە، فقط جەهانە کوردیە کە بەردەگی نییە، بەرخەلافە تەمامە دنیا، بەرخەلافە نظامە سوڵتە. ئێمە دیگەریە نظامە سوڵتەین و ئەمە پەیمانە حەیدەری ئاوردی، ئەمە خودادادیە ئەفەهمی لە هیچ دانشگایەک پێم نەدریاگە من ئۆمیم تۆ ئەمە ئەفەهمی، من دەرسم نەخوێنگە تۆ حاڵیتە. تۆ گەرەکتەوە کڵاوبەرداری ئەمە بووەی کورد ناب ئیستا ئێمە کێشەمان چییە بە عینوانە کورد؟ کێشەمان چییە؟ ئینسان کە ئازاد نەبوو، کورد نەبوو، ئەم مەوجودە تەبیعیە کە کورد نەبوو بەچی لە کورد بوونەی خان؟ بە ئینقیاد. ئەم ئینقیادە بەچیە؟ بە شەریعەتە، بە قانونە، بە قانونە دیگەری ساختە. ئەمەی تۆ ئەمڕۆ ئەیوێنی وا لە ژێرە دەسە تورکیە، ئێران، سووریە لە کورد بوون دەرچووگە ئازاد نەماکە، کورد نییە ئیتر. پس ئەوەی کە تۆ ئەیوێنی متەفاوتە کە بەقیە. ئیمان لە کوردیا لە جنسە عەمەڵە، ئەوەی کە لاوەکە زەمبیل فرۆش کردی لە جنسە عەمەڵە، نەباوەڕ، عەمەڵ. بۆیە لاوەکە زەمبیل فرۆش بووە، زەمبیل فرۆش جامعەی دروست کرد. لاوەکە زەمبیل فرۆش بەسە زوان بوو، یعنی لە جەهانە بێخەبەریا بوو. نەدەر ئەسەرە شماتەت، نەدەر ئەسەرە وەسوەسەیە شەیتان کە انتخاب بکا و اختیاری بووە کە گوناح بکا. نە، لە بەزەیە کوردیا اختیار ئەگرێ و ڕۆشنەوە بێتەوە، ئازاد ئەوێ، ئەڕوات کە ڕەوابطە ئیجتماعی ئینسانی و زندگی مادی تەنزیم بکات و ئەوێتە کورد ئینسان ئازاد بووگ لە قەیدە قەوانینە دیگەری، حتا ئەگەر خوای ئاسمان بێ. بۆیە کورد ماتەڵ نەومە لایە پێ بێژێ ئەمە حەلالە یا حەرامە، حەلالە یا حەرامە. بۆیە کورد یەک نەفەری نەهات تۆ حتا دەراوێشێک لە کووردا هەست تێخ ئەدا لە خوای، سوال ناکە، تێخ ئەدا لە خوای، معرەکە ئەگرێ. ئیمان لە جنسە عەمەڵە، حاڵیتە ئێژێ من گەیگم بەو مەرتەبە بێت تماشا کە چەقوام لە خوام خوێنم لێ نایە. وەلێ ئەوەی سوال ئەکا بەچکە جوولەکەس دەست درێژەکاتەوە، ئەم معرەکە ئەگرێ دۆین کۆکاتەوە. فەرقەکە، چون جەهانەکە فەرقەکە، چون بە سوورەتە ناخودا دەرونی بوو گەسۆ کوردیەت بۆ ئینسانە کوردی و زەرفە 100 ساڵە ڕابردوو فاسدیان کرد بە هەندێک توڕەهات. ئەنا ئیسلام کەی توانی بوو سوڵتە بکە؟ هیچ شەریعەتێ لە ئیسلام سوڵتەی نەکرد بوو. خوا هاتوو، محەممەد هاتوو و احترامیان بوو و پیر و پێغەمەر
کاورا قەسەمی خوارد پیری خستە بەرە پێغەمبەر. دلیلی چی بوو؟ دلیلی ئەوە بوو ئینسانە کوردی خوای مەرکەزە جەهان و کاورای کورد هەڵگەڕاوتی خۆ قەرزاری خوانیم ئێوارە دێرتر ئەیشکێنم نیو سعات دێرتر. کاورای کورد هەڵگەڕاوەوە کاورایوت جنایەتکار بوونە لەبەر خوا پاڕیتەوە کێو کوشکە شەو تا بەیانی نوێژە کرد چه جنایەتێکە کردگە جنایەتکار و ئەپاڕیتەوە لەبەرە خوا. قوانین بەشەر ساختە قوانین دیکتەبووک قوانینێک لە دەرەوەتێوە تەحمیلەکرێ بە ئینسانە کوردی قبولی ناکە ئیمکانی نییە. من خوام قدرەتە تەشخیصم هەست سەغیر نیم قەیمەم گەرەکوێت نیم و ئەمە مەسئولیەتی گەرەکە و ئەختیاری گەرەکە ئەوەی کە لاوەکە زەمبیل فرۆش کردی ئەوەی کە ئەجدادە ئێمە بوون و جامعیان ساخت حەج کەسێ بەسەر ئێمە سوڵتەی نەکردگە مردم ئێمە خۆیەکێ مسڵمان بەڵام بێرە یەک دانە شەریعەتی ڕعایەت کردوێت نە ڕووسەری کردە سەری نە زەڵفی نەدا نە هەڵپەڕکەی نەکرد نەخۆشی نەکرد نە گۆرانی نەوت ئەو پێویستی نەکرد کەسی پێبێژێ حەلالە یا حەرامە. کوڕ و کەنیشکەکان ئێمە و ساتەکە یەکتریان لە لادی ئەڕوینە کەژ شتیان هاورد کەس دڵی پیسنە و چەپەڵنە و خانەگومانی نەیەکێشە بڕێکیان شەروال لە پێیانانە و کەس خانەگومانی نەیەکێشە زانی بۆ چون دەستگاه بەزەیی کوردی بوو. حاڵیتە کێ هات بەشەری کوردی نابود کرد؟ ئەم ئیسلامیە جەدیدانە ئەم نۆکەرانە جوولەکە ئەمانەی کە نۆکەرانە کۆرپۆریشن بوون لاوە و شەریعەت وایژت و بەڕاستی و ئیمام محەممەدی شافعی وایژتن و بەڕاستی فڵانە کەس وایژن تۆ خەیلی قەڵەتە کەروتە واوتی کاورای لە ئێمە قبولی نەکرد. ئەوەسە ئیسلام لە کووردا هیچ وەخە ئەو شکڵە نەبوو کە لە دیگەرانە بوو نەبوو نییە. ئەوەسە کورد هیچ قانونێکی تر دیگەری قبول ناکە نایکە قانونە خۆی هەست. بۆیە تۆ ئەوێنی بۆ ئاوەدانیە کۆمەلگای کوردەوار کورد دەریخی لە حەیکێ نییە ئائیستا یەک قاڵب کە بێژە گەرەکمانە ماڵێ دروستکەین بۆ کاورایەکی بێماڵ بە ملیۆن پوڵە بۆ کۆوێتەوە بۆ تێکەن کەسیش بۆ عاقبەت و ئاخرەت نایکە بۆ دروستکردنە جامعیکە. بۆیە ئەمەی کە ئەمڕۆ دروست بووگە ئەمەیەژین فەسادە ئینسانە کوردی و خەریکن جەهانە کوردی نابوو دەکەن و ئینسانە کوردی نابوو دەکەن. ئەمە ئەوەسە کورد ئەگەر ئازاد نەبێ ئینسان نییە کورد نییە. بابا من مەجبورم هەربێژم ئینسان هەربێژم ئینسان کورد یعنی مەوجودێک کە ئازاد بووگە. ئازادە لە چی؟ لە سوڵتەیە دیگەری. بۆیە من بڕێ مەفاهیم بەکارەوە مەجبورم لەبەرەوەی تۆ بفەهمی ئەمە ئەوە نییە کە من ئێشێوەکاری بووم. پا کورد کێس ئەو مەوجودە تەبیعیەسە کە لە ڕەوەندە ئیجتیماعیە قەرار ئەگرێ لە پرۆسەسە بەزەییە کوردیا ئەوێت بە سوژە. من مەجبورم بێژمە سوژە کورد ئەوێتە کورد وقوانینێ وەزعەکە کە هارمۆنیە ئۆرگانیزمە جەهانە کوردی بپارێزێ بەزەیی دەستگاه تەمیز دەستگاه سوژەگیە ئینسانە کوردە بەزەیی تەرەحم نییە بفەهمە مەفهومە ئیسلامی نییە بەزەیی مەفهومە جەهانە کوردیە. بۆیە من ئەتوانم لاوەکە زەمبیل فرۆش تەفسیر بکەم و بێژم جەهانە کوردی چه شکلی بووە تۆ ناتوانیت. منم تەوزیحەمدا تا بفەهمی دەستگاه فەلسەفی جەهانە کوردی دەستگاه کوردی ئینسانە کوردی بەرخەلافە دنیاست دیگەریە دنیاست دنیا دیگەریە ئێمەس دنیا گەلێکی ئێمە نابوت بکەوە کردگێسی ئێمە شانسمان هاورد فەرهەنگێکی شەفاهیمان بوو و ئێمە لە مەقتەعێکە هاتین ئاخرین هەناسەی قەدیمیەکان خەریک و ئەکێشریە.
و ئێمە بەڕاحەتی توانیمان لە ناوە قسەکانە مردم و زوانە گۆرانیە دەری بێرین ئینسان و کوردی یعنی چی کوردبوون یعنی چی ئێمە بۆ متەمایزین تەکە دنیا بۆ متەمایزین چون ناچینە ژێ لەبارە هیچ شەریعەتێ ئللا ئەوەی کە خۆمان وەزعیەکەین و خۆمان چون وەزعمان کردگە خۆمان پەیرەوینی ئەگەر ئەوێنن ئەوسا لە کۆمەڵگای ئێمە مسافرخانە نەبوو هەرکە لە دەرگای ئەدا چووە ناو نانیە خوارد نەبوو ئەمانەی کە ئێوە ئێمڕۆ ئەیوێنن داستانە ئینقیادە ئینسانە کوردیە ئەی کێشەی ئەم ئاغایانە فارسەوە لەکوێ ئەم ئاغایانە فارسە بۆ ئینقیاد هاتگەن تۆ بکەنە کۆیلە زوانە فارسی ئەبزارە کۆیلەکردنە لەذا تۆ ئەوێنی لاوەکە زەمبیل فرۆش نەچوو فکر بکاتۆ دوای عیبرەتێکە گرتی توای هوشیاریەکە بووە لە بەسە زوانی دەرهات نەچوو فکر بکاتۆ نەچوو کونجە عوزڵەت بگرێ نەچوو بچێتە ئەشکەوتێ نەچوو بێتۆ تاجر چی کرد هەڵگەڕیاوە وەچوو شروعی کرد بە زەمبیل سازی نەیبڕین زەمبیل سازی وە زەمبیل فرۆشی دانانە سترەکچرە زندگیە اجتماعی وەمەدی دەرمقابڵە جەبریش تەسلیم نەبوو اختیار و ئازادی هێشتۆ و ماوە و ئینسانە ئازاد و مخەیر ماوە ئەمە بێژن ئینسانە کوردی ئەمە سە ئینسانە کوردی جوابە تەمامە ڕەفتارانە باوە گەورەکانت لەم دەستکە ئاگریتۆ بۆ شەریعەت نەبوو چون ئینسانە کوردی قانونە دیگەری قبول ناکە قانونە بیرونی قبول ناکە شاید وجودە خوایە ئەو قبول بکە بە ناوە ئەڵڵا بۆیە تۆ ئەوێنی لەم کوردەوارە ئێمە کاورا پیرە یارەسانە کاورا مەقبەرەیە شێخە یەهودیە کاورا گەشتی مقەدەسە بۆ مردم بۆی مهم نییە گشتی مقەدەسە و خاسە خواس و تەواو حەجێکی تر نیە لە پشتیە گشتی ڕوا دەخیلە وەسێ بۆ خۆی حتا ئەوەی کە حەج نافەهمێ ئەوەی کە حەج دەرکێکی ئەمیقی نییە بەڵام لە ناخوداگاه یا کوردی بوون مستەتەرە کێشەیەکی نیەتەکی ئەڵڵا وەلێ ئەڵڵا ناتوانێ زۆر بێژێ ئەڵڵا ناتوانێت سیاسەتەکانی بە ئێمە تەحمیل بکە ئێمە خۆمان ناتوانین تەشخیص بین خاسە خراوە ئەتوانین تەشخیص بین بەچی چون ئێمە با تۆ چوویتە کوێ تۆ چوویتە ناوە ئۆمەنیزم تۆ چوویت ئەمانە گشتی لە غەرب بۆ بێری دەرسوورەتێکە غەرب وەختی ئێمەی نابوود ئەکرد جەهانەکەمانی دزی وە خراوی کرد حاڵیت بوو وەلێ ئەمانە ناو کوردان مشەخەزە نیشانەهای تاریخی ماگە هەنووز من ئەم دیبەیتە لاوەکە زەنبیل فرۆشە 15-16 ساعتکردنەوەی تریواتیە کە خاص قەوام بێم جەهانە کوردیە و ئەختارتان پێکەم تەمامە ئەوانەی تانکە گەرەکتانە ئەمە نابودی ئومەتێکە ئەمە داستانە هەڵسانەوەی ئومەتێکە سەخافەت ڕەزائلە پەستە دەرونیتان نیاتە چەپەڵتان قەبارەیە بچووکتان بەن لەمەتان کاتە پڕوز مەکەن و ئەمما یارانە ڕاپەڕین یا ناوە کوردی بە خۆتانە و منێن و یارمەون یا هەن مەتنتان گەورەترین مەتنێک کە تا بە ئێمڕۆ لە جیهانە مەوجود بگۆ دنیای کوردی دووبارە ئەحیا بووە تەمامە فەلاسفەیە غەرب حاشیەیەکن بەر مەتن ئەفلاتون با بزانی وەلێ ئێمە بەرخەلافە تەمامە ئەوانە جەهانە کوردی خۆمانمان بنیادنیاوە دووبارە
وەوتمان ئینسانە کوردی کێس و تەفاوتەکانی ئێژین و وتگمانە و دووبارە ئێژین تەکە ئینسانە بە کۆی لە بووگات چه شکلیە. پس ئێمە وەختێک لە مەوجود تەبیعی و بەشێک لە تەبیعەت تێنە دەرۆ و ئەوین وە کورد ئەوەی کەمانە پێژن ئینسان ئێمە ئەوین و کورد ئەم کوردە مەوجودێکی ئازادە کە زندگی دائەڕژێنێ زندگی ئەکا و بنیانە ارتباطات و دەستگاه ارتباطاتە ئینسانی اجتماع جامعە دائەنێت و ئینقیادی تیانە ئەم ئەوەسە هەچ کەسێکیش لە توو لەم تاریخە تا زەرفە 100 ساڵە ڕابردوو بە سوورەتە سیستەماتیک بەسەر ئێمە حکوومەتی نەکردگە لە 200 ساڵە گذەشتە لە بێخەبەریە ئێمە مەوردە هەجمە و هجووم واقع بوون و تەشخیصە ڕواڵەتە دوژمنمان نەدا چون خەیرێ لە خۆمان بایی بووین چون کوردیەت نەکەوتووە خەتەر کەی ئینسانە کوردی هەڵەسێتۆ لاوەکە زەمبیل فرۆش مواجه بوو تەکە عیبرەتێکە لەزا دانایی ئەوج بەزەیە هات ئێمە ئیستا کەوتینە ناوە ئینحسار و ئینزبات و ئینقیاد کوردیەت لە بین چوو وەختێ خەریک و تەواو نابوود ئەو دانایی هات عیبرەت هات ئەو عیبرەتە چ بوو ئینقیاد بوو ئەو عیبرەتە چ بوو بە کۆی لەکردنە ئێمە بوو پس ئەم داناییە هات بە شوێنە دانایان گەڕیا دەورانە ئیر و شکاری کرد بە شوێنە کەڵە زەردا هات شکاری کرد ڕاپەڕین ئاوا متەوەلد بوو ئاوا کەوتەکار لاوەکە زەمبیل فرۆش چوو بە کار زندگی اجتماعی دروست کات لە کوردیەتە یعنی مەوجودە ئازاد بوون لە کوردیەتە ئێمە لە ئینقیاد و نابوودیە جاودانەگیمان لە شەڕ دیوە شەڕ ئەم دەورە فەرق کاتەکە ئەو دەورە امتدادە ئەو دەورەسە ئەمە لە تەمسیلە دەریاچەی یەخاوت وتم دێ ئەفلاتون بە تەمسیلە قار و ئەشکەوتەکەی بووگەس و ئەفلاتون باوکە فەلسەفە کە ما بەقیە فیلسوفەکانە دنیا حاشیەی لێ ئەدەن یەک تەمسیل ئەوە من دوو جەهانە بۆ تۆ دەراوەرد ئومیدوارم ئەم متونە هەڵبگیرێ لەلایەنە کەسانێکۆ کە هەنووز نەمردگن هەنووز لە حەیوان پەستر نەوگن و بتوانن کاری لەسەر بکەن تا بتوانن خۆتان بزێنەوە دووبارە بێنەوە دووبارە بگەڕێنەوە دای ئەوە خۆش